لەبەردەم دادگای سلێمانین کۆمەڵێک لە پارێزەرەکان و هەروەها خاتونە پێشمەرگەکان و ڕێکخراوی خانمان هاتوونەتە ئێرە بۆی لای داواکاری گشتی سکاڵا دژی مەلامەز هەر خۆراسانی تۆمارکەن دەڵێن هێرشیان کردۆتە سەر یاخود هێرشی کردۆتە سەر خەباتی ژنانی گەلەکەمان لە خۆیان زانیاری زیاتر وەرە. ئەم سکاڵایە ئەمڕۆ کە هەموو ڕێکخراوەکان و کۆمەڵگەی مەدەنی و مافی مرۆڤ و هەموو ئافرەتانی سیاسی و ناسیاسی هاتووە لێرە کۆبووتەوە سەبارەت بەو هێرشکاری کە لە زاری مەلامەزهەرەوە داباریە سەر ئافرەتانی ڕۆژئاوا و شەڕەڤانی ڕۆژئاوا و تێکۆشەرانی ڕۆژئاوا و باقی تری ڕێکخراوەکانی کوردستان. لێرە ئێمە سکاڵامان هەیە و داوا لە دادگاکەین کە بەپێ ئەو هەموو تەشکیلی و وتەناشیرێنانەی خۆی ئوقوبە بدرێ. لە بەرەوەی ڕێکخراوەکان کاری تێکۆشانەکەن، کاری نەمانی تونتیژیەکەن، کاری نەمانی گیرروگرفتەکەن، کاری نەمانی باڵێن داگیرکاری و کاولکاری نەتەواکەن، هەموو ئەرکەکانە بینن ڕێکخراوەکان ئانی لەوە زیاتر چی بکەن. ئێمەش بۆیە هاتوونێتە ئێرە بەڕاستی ئەو ئافرەتی کە ئەو باسی لێواکە و کە ئەو بەو شێوەی من نامی وتەکانی ئەو بڵێمەوە ئەوە ئافرەتێکی شۆڕژگێرە، ئەوە ئافرەتێکی نەتەوەییە، ئەوە ئافرەتێکە لەوێ ینی خەبەت بۆ پاراستنی نەتەواکە لە هەر چوار پارچەکەی کوردستان نەک بەتەنیا بڵێ لە ڕۆژاوە. باشە مەلامەزەرەڵێ من مەبەستمەوەیە کە ئافرەت ناسکە و ئیشی ئەوە نییە بێ بە شەڕوان و پێشمەرگە تا چەند ئەمە بۆ ئێوە قبول کراوە. بەنسبەتی ئەو قسەیەوە ئەو بەبزانم ئەوە شتێکە کە بەس خۆی باوەڕی پێێتی ئەوە وتێک نییە با بڵێن دەستەواژەیەک نییە لای ئێمەیشی پێ بکرێ لەبەرەوەی ئێمە جیاوازی ئافرەتان و من بەنسبەتی خۆشمەوە بەنسبەتی ئەو بەرنامانی کە هەمە جیاوازی پیا و ژن ناکەم لە بواری کارکردن و ئیشکردن و شۆڕژگێڕ و خەباتە وەکو یەک تەماشایەکەم لەبەرەوەی ئەو ئەرکەی کە لەسەر براکەمە لەسەر کوڕەکەمە لەسەر منیشە چونکە پیاوان دایما ئافرەتان پیان گەیانون ئێمەی ئافرەت دایکین کوورین نەنکین خوشکین هاوسەرین کەواتە پیاوانیش هەر وزەیەکیان وەرگرتی بێ لە ئافرەتان و وەریان گرتو و پێمان گەیاندون لەبەر ئەوە ئێمە نابێ لە بەر ئەم کەلیمە جیاوازەیە ئەوە پیاوە ئەوە ژنە ینی بەڕاستی حیفە ینی عیب جێگەی عیبەیە ئێستا حتا لەم سەردەمە ئێمە ئەو دەستەواژەیە بەکاربێنین. لەبەرەوە دەسەواژەیە بۆ ئێوە قبول کراونیە لەبەرەوەی لەلایەن مامۆسایەکی ئاینیەوە ئەوترێ یان کەسێکی ئاسایش بیڵێ بۆ ئێوە قبول کراونیە؟ نەخێر مەسەلا ئەوە نییە بڵێ ئاینیە ئێمە هیچ تەشکیلاتێکمان نییە لەسەر ئاین بەڵام ئەم مەلایە هاتووە لە ناو بەزنەی ئاینەوە لەوێەوە خۆی کردو بە فێرعەونێک و بە ئارزوی خۆی هەر جارۆ لەسەر ڕێکخراوێک و لەسەر بەرپرسێکی ڕێکخراوێک و لەسەر ئافرەتێکی شۆڕژگێڕی ڕۆژئاوا و ئەملا ئەولاددا ئەبارێتە سەریان بەڕاستی بەبێ ئەوەی بیرکاتەوە پیرۆزی ژن لە چیایە بەڕاستی ینی ئەوە من ئەڵێم ڕاستە ئێمە لەم کاتەیە ئەزانین لە هەر چوار دەورمان جارێکی دیکە مێژوو دووبارە بۆتەوە مێژووی ئەنفال مێژووی کیمیاباران مێژووی داگیرکاری مێژووی کۆڕە و ینی مێژووی ئەوەی کە حەزی پێ نەکرابێ بە کورد کراوە بە هەر چوار پارچەکەوە هیچ جیاوازی نییە ڕۆژەڵاتە تا ڕۆژئاوا باشوورە باکوورە هەر هەمووی ئێستا ئێمە لە ناو بەزنەیە کەماوینێتەوە بەڕاستی دڵسۆزمان نەماوە ناکرێت لە ناو خۆشمانیانی بەو ڕێگەیە ئەوە ئەرکی هەموو کەسێکە بە زیاتر ئەرکی مەلامەزهەرە کە هەستێ بەو ئەرکێکە و ئافرەتە بینیوێتی وەسپاسی بکە دەستخۆشی لێ بکە شکۆی بۆ دانێ شکۆی بۆ بگەڕێنێتەوە نەفرێت لە وڵاتانە بکە لەو داگیرکارانە بکە کە ئەمەی دروست کردو ئەم شەڕەنە حەقی دروست کردو بەرۆکی ئافرەتانی گرتو ئابەم باران و زستان و چلێ زستانەکە ینی با بڵین مەرگەساتە هەموو هەنگاوێکی دانیشتوانی ڕۆژاوە بەڕاستی بەتایبەت حەلەب و دەوروبەری و ئەرکی هەمومانە باوشیان بۆ بگرینەوە ئەرکی هەمومانە خەبەتیان لەگەڵا بکەین بەڕاستی
کارەساتێکە هەمومانی سامت کردووە لە ڕووی با بڵێن خەم و ئازار و پێدانی ئەو بێویژدانیشی بە تایبەت کە دەیانی وەکو مەلا مەزهەرکە بتوانن بەو شێوە هێرشکەنە سەرمان لە بەهای ژنان کەمکەنەوە لە بەرەوەی نابێژن شۆڕژگەڕ بێ نابێژن پێشمەرگە بێ بۆ نابێژن پێشمەرگە بێ ئەو لەکوێیە دیارە نییە لە ناو هەرێمی کوردستانە دییان نییە لە ناو لێرەوە پێڵێم مەلا مەزهەر نییە لە ناو شۆڕش و مێژووی کووردا لەبەرەوەی ئەگەرتیایە بێ هەر بگەڕێتەوە لە سەردەمی حەفسەخانی نەقیبا حتاکو سەردەمەکە تا 34ەکان و سەردەمی خانم زوهدی و سەدانی وەکو ئەو ئەوە ئەیزانیە کە ژنان شۆڕژگێڕە ئەتوانن لەگەڵ پیاوانە شەڕ بکەن لەگەڵ پیاوانە خەبات بکەن